بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بەدیدارتان شادبووینەوە بینەرانی زۆر بەڕێز و ئازیز و خۆشەویست. تەوەرەی ئەم جارەمان وەڵامی خوشکێکی بەڕێزە کە پرسیارێکی بۆ کەناڵی دیمەن بۆ پرۆگرامی خۆشەویستی ناردووە. تەوەرەکەمان لە ژێر ڕۆشنایی ئەم پرسیارەدا ناو دەنین فریودانی ژنی بەمێرد لە ناو دوو کەوانەدا ژندزین. پرسیاری ئەو خوشکە بەڕێزەم بەم شێوەیە کە وەکو خۆی بۆتان دەخوێنمەوە. سڵاوی خوای گەورە لێبێت مامۆستا. من هاوسەرەکەم خیانەتی لێکردم، چوو ئافرەتێکی تری مارە کرد بە دزی منەوە. ئەو ئافرەتە هاوسەر و منداڵی هەبوو. من لە داخە هاوسەرەکەمم بەجێ هێشت. دوایی لەبەر خاتری خوا و منداڵەکانم هاتمەوە. مامۆستا ئێستا زۆر بێتاقەتم. شەو و ڕۆژ دەگریم. ژیانم لێ تاڵ بووە. بە شێوەیەک گومان لە هەموو شتێ دەکەم. زۆر بێزارم. هاوسەری ئافرەتەکە هیچ کاردانەوەیەکی نەبوو. بەڕاستی شەو و ڕۆژ دوعا دەکەم خوای گەورە حەقی منیان لێ بستێنێ. چارم چییە مامۆستا گیان؟ تو خوا یارمەتیم بدە. پرسیاری دووەمم، ئایا ئافرەتێک هاوسەری هەبێ چۆن مامۆستا ئاینیەکان یان لە مەحکەمە مارە دەکرێ؟ زۆر سوپاست دەکەم. سوپاس بۆ متمانەت خوشکی بەڕێزم. لە وەڵامی بەڕێز تا دەڵێن و باللهی التەوفیق. خاڵی یەکەم، بەڕاستی ئەمە بابەتێکی ناخەژێنی خەمهێنە. لە خوێندنەوەیدا چەند جارێک ئەم نامەیەم خوێندەوە و وەڵامەکەیم بۆ ئامادە کرد. دڵنیام هەمووی ئێوەی بەڕێزی خاوەن ئیمانێکی باش، خاوەن وجدانێکی زیندوو بە بیستنی ئەم ڕووداوە واقعیانە کە ئەمە نامەی خوشکێکی لێ قەوماوە لە ماڵەکەی خۆیەوە و بە دڵنیاییەوە ئەم نامانە یان ئەو تەلەفۆنانەی کە دەکرێن بۆ بەرنامە ژیانی تەنها کەسێک نین. دەبیستین و دەبینین لە چواردەورماندا، لە کۆمەڵگاماندا، لە وڵاتماندا کە ئەم ڕووداوانە زۆر بوون. بەڕاستی ئەمانە ناخەژێنن، خەمهێنن. چونکە یەکەم، ماڵوێرانکردنی پیاوێکی بە ژن و ماڵە دزینی ژنەکەیەتی. ئەگەرچی کەسەکەش بۆ خۆی ئەوەندە بە جورئەت نەبووە، بەڵام بە هەر حاڵ ژنەکەی خیانەتی لێکردووە. پیاوێک لەولاوە لەگەڵ منداڵەکانیدا سەرگردان بووە، لە ڕووی دابوونەریتی کۆمەڵایەتیشەوە لەکەیەکی پێوە دەرکێ منداڵانێک کە هیچ تاوانیان نییە لە گوناهی دایکیاندا بەداخەوە بە چاوێکی نامۆ تەماشا دەکرێن لە کۆمەڵگادا و کۆمەڵگای ئێمە بێڕەحمە بەرامبەر بە ئەوان. دووەمیان، ئازاردانی دڵ و دەرونی ژنێکی پاک و بێتاوان وەکو ئەم خوشکە کە نامەکەی نووسیوە لە ماڵەکەی خۆیدا. نەهێشتنی متمانە بۆ یەکجاری بە هەموو کەس، وەکو خۆی دەڵێ لە هەموو شتێ بە گومانم، وای لێ هاتۆ متمانەی بە کەس نامێنێ. سێمیان، نەمانی متمانە لە کۆمەڵگادا. ئەو کەسێکەوە دەبێتە هۆی خیانەت لە کەسێکی تر، لە پیاوێکی تر، ئەچێ پەیوەندی لەگەڵ ژنەکەی دەکات لە ڕووی جەنابتان و خیانەتی هاوسەری ڕوودەدا، دوایی خۆی بە تەڵاقدان دەدا، ئەمجام دەچێ مارەی دەکا. ئەمە دەبێت لە نێوان چەند کەسێکا بێ، یان ئەم دوو پیاوە هاوڕێن لە ئەنجامی هاوڕێیەتیدا هاتوچۆی ماڵی یەکتریان کردو و کەپسەکە حەزی لە ژنی ئەو کردو و ژنەکەش حەزی لەو کردو و ئیتر ئەم پەیوەندیە ناشەرعیە ناشەریفانە لە ڕووی ئەوە ڕووی داوە. یان دراوسێیەکن، لە ڕێی دراوسەیەتیەوە ڕووی دەدا، یان خزمی یەکن، جاریوە خزمی نزیکی یەکن، یاخود بە زۆریش لە ڕێی ئەم فەیسبووکەی ئێستاوە کە فەیسبووک و تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئینسانی دیندار و بە مەبدە ئێستا ئێمە بەدا ئەلحەمدولیلا سوپاس بۆ خوای گەورە لە ڕێگەی ئەم فەیسبووک و تۆڕی کۆمەڵایەتی ئەوانەوە چەندەها قاتی مزگەوت دەتوانین بانگەوازەکەمان بگەێنین. بەڵام بۆ داخەوە بۆ کەسانێک کە لە دین باش حاڵی نەبوون و ئاشنانین بە ژینێکی جوان و بە ڕۆشنبیری لە بواری بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکاندا، بەڕێزان ئەم فەیسبووکە بۆتە بەڵایەکی گەورە. لە ڕێگەی ئەم فەیسبووکەوە ئەم پیا و ژنە یەکتر دەناسن و ئاشنا دەبن بە یەک و سەرنجام بەداخەوە ئەم خیانەتە گەورانە ڕوودەدا. کەواتە لە خاڵی یەکەمە بەڕاستی ناخەژێنە، بەڕاستی خەمهێنە. دووەمیان، ئێستا ئەم نامەیە نووسیوێتی بەدزیەوە ژنی هێنا. ئێستا ئەم بەدزی ژن هێنانی پیاوانەش پەیدا بووە. بەخوا جاران من و تۆی بەڕێز هەر بیست بوومان
دزی دەکرا لە ماڵدا و ماڵی فڵان کەس دزی لێکراوە دوکان بڕ هەبوو دوکانیان دەدزی و دوکانیان دەبڕی مەسئولی دز و کاربەدەستی دز دەیانگوت فڵان مەسئولە لەسەر دزی ئاشکرا بووە گیراوە دراوە بە دادگا لەناو خەڵکە بە مەسئولێکی دز دەناسرا ئەیانگوت کۆمپانیای فریودەر هەیە کۆمپانیا ساڵانە ئێستاش هەیە پارەیەکی زۆر لە خەڵکی وەردەگرێ و پرۆژەیەکی وەهمی هەیە و خەیاڵ و بەهار لە ئەژنۆیە لە دواییدا وەختی ئێزانی بە چەند سەد هزار دۆلار و بە ملیۆنەها دۆلار دەڕوا و خەڵکەکە هەموو مایە پوش دەبن پێیان دڵن کۆمپانیای فریودەر ئێستا دزیە شکەی تازە پەیدا بووە بە دزیەوە ژنهێنان بەداخەوە ئەمە ڕێک پێچەوانەی قورئانە چونکە خۆی پەروەردگار لە قورئانە لە باسی ژن و مێردە ئەساس و بناغەی دامەزراندنی ژیانی ژن و مێردایەتی ئەمایەتەیە وجعل بينكم مودة ورحمة خدای پەروەردگار سبحانه وتعالى خۆی گێڕاوێتی مەوەدە زۆر لە مەحەبەت و لە خۆشەویستی ئاسایی بەهێزترە ئەبێ ژن و مێرد ئەوەندە یەکتریان خۆش بوێ زۆری فەرق بێ لەوەی کە تۆ هاوڕێیەکی خۆتت خۆش دەوێت کە قوربانیشی لە پێناوادەی ئەبێ ژن و مێرد خۆشەویستیەکان لە ئاستی لوتکەی خۆشەویستی دابێت کە پێی دەوترێن مەوەدە دەی بەخوا پیاوێک ئەگە ژنەکەی خۆی ئەوەندە خۆش بوێ بگاتە حەدی مەوەدە واللهی دڵی نایە بە دزیەوە بچێت لە شوێنێکەدا بە دزی ژنەکەیەوە ژنی بەسەر بێنێ و دواتر داخکا بە دڵیدا هەروەها ژنێک ئەگەر لە لوتکەی خۆشەویستیدا بێ بۆ هاوسەرەکەی خۆی بگەیشتبێتە حەدی مەوەدەی قورئانی قەت ئامادە نییە بە حەیاتی چاوی خیانەت بۆ پیاوێک هەڵێنێ نەک خۆی بە تەڵاقداندا و لە دواترە شوو بە پیاوێکیکە بکا کە پێشتر پەیوەندی لەگەڵیا هەبووە هەروەها وەڕەحمە لە بینی ژن و مێردا ئەوەندە سۆز و میهرەبانی هەیە هەرگیز پیاوێک دڵی نایە ئاوا ئازاری دڵی ژنەکەی بدا کەوا لە پشتەوە ژنێک بێنێ و دواتر ئاشکرا بێ و بەم شێوەیە خەفەت بداتە بە هاوسەری ژیانی کە بەڵێنی هاوسەرگیری دنیا و قیامەتی پێداوە کەواتە لە خاڵی دووەمدا بە دزیەوە ژنهێنان ئەویش نەمانی متمانەیە جاران پیا و بە هەفتە لە ماڵ نەدەبوو بە مانگ دەڕۆیشت لە شارەکەی خۆی دەچوو بە شارێکی تر لە وڵاتێکەوە دەڕۆیشت بۆ وڵاتێکی تر زۆربەی پیاوان ئێستاشی لەگەڵا بێ بەیانی دەڕۆینە دەرەوە هەتا ئێوارە ناینەوە نیوەڕۆ زۆربەمان لە ماڵ نین بەهۆی کار و کەسابەتی ڕۆژانەمانەوە جەنابەت بینەرانی بەڕێز ئێوەش هەروەها لەو کاتەدا ژن لە ماڵەوە ئەو کاتانە دڵی خۆش بوو ئەوەی کەوا خەمی بوو خەمی ماندووبوونی مێردەکەی و دووری مێردە ئازیزەکەی بوو دەیگوت هەفتەیەکە لە دەوامە لە ماڵ نییە مانگێکە سەفەری کردو چۆتە وڵاتێک بۆ کار و کەسابەت بژێوی ژیانەکەمان لێرە دابین نیە و هاوسەرەکەم لەشی ساغ بێ باوکی منداڵەکانم لەبەر خاتری ئێمە بە دووی کەسابەتی حەڵاڵا وێڵە و ڕادەکات چاولێ بەڕێزان نیوەڕوان هەر کەسێکە نەدەچەوە ژنەکە خەمی بوو لە ماڵەوە نانی بۆ نەدەخورە ئەڵێ خەممە پیاوەکەم ئێستا لە دەرەوە لەوە چێ خواردنێکی بازار کە پاک و تەمیز نەبیخوا بەڵام ئێستا زۆر جار ئافرەتانیش ناحەقیان نییە ئەوەندە دەبیستن فڵان کەس بە دزیەوە کە چۆ سەفەری کردووە نەخێر ئەوە ئێستا لەگەڵ ژنێکی تریان ڕۆیشتۆتە فڵان وڵات بۆ کەسابەت نەچووە و بازرگانی نەچووە ئەوانەی کە فێری ئەم بەزمە بوون نیوەڕۆن خاتون فەقیرە لە ماڵەوە ئەزانە مێردەکەی لە بازاڕ ئێستا و لە ماڵێکی ترە لە لای ژنێکی ترە کە بە دزیەوە هێناوێتی ئەمە وا دەکا خانمانی بەڕێز کە هەموو متمان و سیقەیەکیان بە هاوسەرەکەی خۆیانە کە دوعای خێریان بۆ کردوون کە خەمیان لێ خواردوون کە تووشی سەرما و گەرما دەبن لە پێناوی ئەوان و منداڵەکان و ماڵەکەدا ئێستا لەوانەیە پاکەکانیش بکەونێت جێگەی گومانەوە بۆیە ئەم بابەتە ئەم بەدزیەوە ژنهێنانە بەداخەوە لەگەڵ کۆمەڵگەی کوردی و لەگەڵ نەریتی کوردەواریشماندا ناگونجێ سێمیان ژنهێنانی بەدزی پێچەوانەی قورئان و سوننەتە قورئان لە باسی ژن و مێردا دەفەرمێت لیتەسکونوا ئیلەیها ئامانجی هەرە سەرەکی و گەورە لە دروستکردنی خێزانی حەڵاڵ لە پێکەوەنانی ماڵێکی جوان لە بینی ژن و مێردێکە کە بە شەریعەتی خوای پەروەردگار دەبنە حەڵاڵی یەکتر ئامانجەکە چییە؟ لیتەسکونوا ئیلەیها ئەم پیاوە لەلای ئەم ژنە هەست بە ئارامی دەکا ئەم ژنە لەلای ئەم پیاوە هەست بە حەوانەوە دەکا بەخوا سوکنا و ئارامی لە هیچ شوێنێکی سەر زەویدا نییە نەبۆ پیاو و نەبۆ ژن ئیلا لەلای خۆشەویستەکەی خۆت نەبێ لەلای حەڵاڵەکەی خۆت نەبێ لەلای هاوسەرەکەی خۆت نەبێ لە ماڵەکەی خۆتان نەبێ لە هەموو شوێنێکی سەر زەویدا هەر یەکێک لە ئێمە لە پیاوانی بەڕێز بەخوا دەبێ زۆر ئەتەکێتی دانیشتنت هەبێ قسەکردنت هەبێ خواردنت هەبێ ئیلا لە ماڵەکەی خۆتا کورد دەڵێ لە ماڵی خۆتا پاشای ژنیش وەڵڵاهی کە شووی کە دەچێتەوە ماڵی ئەو باوکەی کە چەند ساڵت یا بەخێو کراوە لە مناڵیەوە تا شووکردن ئەچێتەوە لای هەمان برا ماڵی براکەی کە لە مناڵیەوە بەیەکەوە بوون ئەچێتە لای ئەو خوشکەی کە هەموو شتێکیان بەیەکەوە ئاشکرا بوو لە ماڵی باوکیە
کەچی لەوێ هەست بە ئارامی ناکە لەوێ مرتاح نیە لە ناخواردنێکی تەواودا لە دانیشتندا لە ڕاکشاندا لە خەوتندا هەتا دێتەوە لای ماڵی مێردەکەی خۆی چەند شیرینە ماڵ قورئان دەفەرمێت لیتەسکونوا ئیلەیها بەڵام وەرە بەڕێزان پیاوێک بە دزیەوە ژنی هێنابێ ئەبێ کەم سکونای هەبێ خەڵک یەک ستوێتی سندوقی سیارەوە ئەم جابی با لە شوقەیەکە لە فڵان شوێنە داینێ و تر بەو حاڵەوە و خۆی بگۆڕێ و دەمامک بکا و عینەکی ڕەش لە چاوکا و نەناسرێتەوە و بەم لاولادا بڕوانێ لە قوتەی بێدا خۆ کەسێ نایبینێ و ئاشکرا نەبینێ و جەت خۆ سکونایە ئەوە چ حاڵێکە بڕوانێ هەتا کەسێک لە کۆڵانەکە دیار نییە و کامیرەیەک نایگرێ ئەمجا خۆ بە ماڵی خاتونێ کابکاکە بە دزیەوە مارەی کردووە ئەمە کوالی تەسکونوا ئیلەیها نییە هەروەها پێچەوانەی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمووی اعلنوا هذا النکاح باکە با ژنمارە بڕین بە ئاشکرا بێ با خەڵک پێ بزانێ کوردەواری خۆمان زۆرجار تووشی ناشەرعی بوونەوەی کە شەرع نەهی لێ کردووە بابوو باپیرانمان گێڕاویانەتەوە حەوت شەو و حەو ڕۆژ دەهۆڵ و زۆرناو کراوە ئەگەر ناشەرعیش بوو بێ ئیعلانێکی گەورە کراوە هەموو خەڵک و دەڤەرەکە زانیەتی فڵان کەس شووی بە فڵان کەس کردو بوونە ژن و مێرد اعلنوا هذا النكاح با ام نکاح اشکرا به همو عالم بزانه پیغمبر صلی الله عليه وسلم دفرمى الاثم ما حاك في صدرك وكرهت ان يطلع عليه الناس گناه الشرعي دون شانه لناخي خوته حزب ناراحتي دكي استاو جنيك بدزيه وشوي كردوا والله اگه باوكو براكه شو دايكي شي بزانن كسكاري كنازان خلشي كنازان هاوركاني نازانن كوملغا نازانه مالي ژنەکەی یەکەمی پیاوەکەی نازانێ حل لە خۆ هەز بە نائارامی دەکات دڵنیا نییە قەلەقی زۆری هەیە ئەو پیاوەش کە بە دزیەوە ژنی هێناوە بڕواتان هەبێ بەردەوام لە قەلەقیدایە ما حاکە فی صەدرک لە سینەی خۆیان هەز بە نائارامی دەکات خاڵی دووەم کە نیشانەی بێشەرعیە ئەوەیە وەکەریهتە ئەن یەطەلع عەلەیه الناس پێت ناخۆشە خەڵک پێی بزانێ خواخواتە حتا مردن هەر ئابەنیێنی و بە پەردەپەوشراوی بمێنێتەوە کەواتە ژن هێنانی بە دزی کە ئێستا خەریکە لەناو کۆمەڵگەی کوردەواری ئێمەدا و لە شارەکانی کوردستانیشدا دەبێتە باو بەجا هەر ناوێکی لێدەنێن پێچەوانەی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خاڵی چوارەمە وەڵامی پرسیارێک دەدەمەوە ئێستا لەوە چێ بینەرێکی بەڕێز لە دوای کە تەلەفۆنەکان کرایەوە هەمان پرسیاریشمان لێ بکە یان لە دڵی خۆتا بێ ئەڵێ جا مامۆستا خۆ ئەمە لە ڕووی شەریعەتەوە حەڵاڵە مامۆستایەکی ئاینی ژنەکە و پیاوەکە دێنن دوو شاهدیش دادەنێن بەمارەک بڕینێکی شەرعی بەمارەیەک ژنەکەش لە مافی شەوانەی خۆی دەبورێ و هیچی لە مێردەکەی ناوێ تەنها هەفتەی ڕۆژێک سەعاتێک دەچێت بۆ لێ دەڕواتەوە دەرەوە ئیتر ئەمە لە بنەماکاندا شەرعیە باوکی کچەکە ئاگای ژنەکە ئاگای لێیەتی دوو شاهید ئاگایان لێیەتی مامۆستای ئاینی لێیە مارەیی هەیە ئیتر بە شەریعەتی ئیسلام ئینکاح و تەزویج کراوە باشە بۆ ناشەرعیە بۆچی خراپە دەڵێن بەڕێزان کۆمەڵە شت هەیە دەبێت لێکی جیاکەینەوە هەندێشت هەیە حەڵاڵە بەڵام ئەخلاقی نییە ئەم دوو بابەتە زۆر وردن وتاری بەیانی من ئینشاء الله کە لە مزگەوت شوالەکەی خۆمان کە ئێستا مزگەوتی گەورەم بەدەستەوە نییە کە بۆ خۆمان چەند کەسێ وتار تۆمار دەکەین بەیانی ئینشاء الله لە لایڤەکەدا ڕاستەوخۆ لە پیجی خۆمان مامۆستا فاتی شارستێنی بیبینن ڕێک وتاری بەیانیم لەسەر ئەوەیە حەڵاڵە بەڵام ئەخلاقی نییە بەڕێزان حەڵاڵە بەڵام ئەخلاقی نییە دووشتی لێک جیاوازن ئەم ژن مارەکردنی ئێستا میسیاری ناودەنی هەرچی ناودەنی کە ئەوە بە دزیەوە ڕێک حەڵاڵە بنەماکانی تێدان بەڵام بەڕاستی نائەخلاقیە چونکە ئەم ژنە تەواوی متمانی خۆی داوەتە پیاوەکەی ئەڵە بڕۆ دەرەوە یەخوا لەش ساغ بێ کە سابەتمان بۆ دەکەی نازانێ ئاگای لەوە نییە کەوا مێردەکەی چووە با بە شەرعی ژمارەی کردبێ بەڵام وەڵڵاهی لە ڕووی ئەخلاقیەوە خیانەتە لە ئەخلاقی ژن و مێردایەتی کە بریتیە لە کۆڵەکەی متمانە ژنمێر کە متمانە لە نێوانی دانەمات دیواری ماڵەکەیان هەڵتەکا و سەقفەکە بەسەریانە دەڕوخێ ئەمڕۆ بێ ئەم بەیانی ئەو خێزانە هەڵدەتەکێ لەبەر ئەوە ئەگەر ئەم پرسیارش دەکرێت لە خۆ حەڵاڵە بەڵە حەڵاڵە بەڵام ئەخلاقی نییە هەموو حەڵاڵێک ئەخلاقی نییە کە بابەتەکەی زۆرە و لەوتاری بایندا ئینشاءالله ئاماژەی پێ دەکەم پێنجەم مەترسی هەرە گەورە لە نامەکەدا ئەم خاڵەیە دەڵێ ئەو ئافرەتە هاوسەر و منداڵی هەبوو ئای بەداخەوە خوا پەناماندا ژنەکە مێردی هەبووە منداڵی هەبووە لە پێناوی ئەم پیاوەدا کە ئێستا مێردی ئەم ژنەیە و هێناوێتی خۆی بە تەڵاقدانداوە دەڵێ هاوسەری ئافرەتەکەش هیچ کاردانەوەیەکی نەبوو ئیتر ئەویش لێی جیابوانێ و ئەم پیاوە مارەی کرد و هێناوێتی بەڕێزان
ئەم بەرنامەی ئێمە ڕاستەوخۆیە، بەڵام داوا لە برایانی کۆنتترۆل دەکەم دەرفەتێکمان پێ بدەن بابەتەکە با تەواوکەم، هەرچەند لەسەر حسابی تەلەفۆنەکانی جەنابتان دەکەوێت، بەس ئەم شەو ئەم بابەتە گرنگە کە لە کوردستانە زۆر قسەی لەسەر دەکرێت و ئەم نامەیەش دای سڵەکان دین کە زیاتر قسەی لەسەرا بکەین با حەق بدەین بە تەوەرەی بەرنامەکە ئینشاءڵڵا ناوبڕەکەمان هەر بۆ ئەم بەرنامەیەوا دەبێت دواتر دەکەوێت اینجا تەلەفۆنەکانی ئێوەش وەردەگرین ئینشاءڵڵا لە دوای ناوبڕەکە. بەڕێزان مەترسی هەرە گەورەوە بۆ عەرزم کردن ژنەک ئەم ئافرەتە خوشکەم نووسیوێتی ئەو ئافرەتە هاوسەر و منداڵی هەبوو خۆی بە تەلاقداندا و هاوسەرەکەشی مێردەکەی هیچ کاردانەوەیشی نەبوو. بەڕاستی ئەمە مەترسیدارترینە. ئەمە حکمی ساحیان هەیە، هەر کەسێک هەر پیاوێک بچێتە بن کڵیشەی ئافرەتێک کە مێردی خۆی هەیە و منداڵی هەیە لە ڕێی فەیسبووکەوە، لە ڕێی دراوسێتیەوە، لە ڕێی هاوڵێتی مێردەکەیەوە، لە ڕێی خزمایەتیەوە کە عایلەیەکانیان تێکەڵاونیان لە ڕێی گشتیەکەی ئەم فەیسبووکەی ئێستاوە چووە بن کڵێشەی ئەم ژنەوە. وەڵڵاهی بەڕێزان ژن و مێرد تەنانەت نابێ ئافرەتێک لەگەڵ مامۆستایەکی ئاینیدا لە ڕێی فەیسبووکەوە دوو بە دوو پەیوەندیان هەبێ بڵێ مامۆستا جەزاک الله خەیڕەن یا ڕەبی خوا پاداشت داتەوە بۆ ئەو تاری ئەمڕۆ پێشکەشت کرد بۆ ئەو بابەتەی کە نووسی بوود. وەڵڵی هەر ئەم جەزاک الله خەیڕانە وریان نەوی شەیتان لە بینی دوو کەسە بەخوا دەچێتە بنکڵێشیانەوە ئاخری لە ناوت دەبە. زۆر خەتەرە، زۆر خەتەرە، زۆری ئەوانە وەڵا نەسیحەتی خێرم کردووە ژنێک کێشەی هەبووە لە فەیسبووکە جەبا چ پەیوەندی بە تۆ هەیە ئەم چۆ بە حساب قسەی خێری بۆ کردووە ئەها سەیری کە شەیطانیش سێمە لە نێوانیاندا ئیلا کانە ثالثهما الشەیطان سێم کە شەیطانە کە شاگردەکانی ئیبلیسە دەچێتە بەینیانەوە. ئەمانە حکمی ساحیریان هەیە کە دەڵێ قورئان لەباریانەوە لە سوورەتی البەقەرە ئاەتی 102 دەفەرمێ ما يفرقون به بين المرء وزوجه. هەر کەسێک ژنێک کە مێردی هەیە و منداڵی هەیە یا منداڵیشی نییە مێردی هەیە و حەڵاڵی خۆی هەیە چۆ بن کڵێشەیەوە فریوی دا و ژنەکەی دزی و هێنای بۆ خۆی دوایی بە تەلاقدانی دا و خۆی هاوسەرگیری لەگەڵ کرد ئەوانە ساحرن. جا هەر کەسێک زۆر بەوردی بە ڕێزان گوێ بگرن هەر کەسێک ژن و مێردێک لە یەک بکە حکمی ساحری هەیە لعنەتی خوای لێبێ ئەبێ حاکم ئەگەر بە شەریعەت کار بکە حاکم بیانگرێ هەر کەسێ ببێتە لێک جیابوونەوەی ژن و مێردێک و هەڵتەکاندنی خێزانێک ئەبێ حاکم و دادوەری شەرعی بیگرێ و سزای توندی بدە ولا يفلح الساحر حيث أتى. والله هەر کەسێک ببێتە هۆی خەڵتەکاندنی خێزانێک فریودانی ژنێک لە مێردەکەی و هەڵی جێڕێتەوە لێ بە تەلاقدانی بدە قەت سەرفراز نابێ قەت خۆشی لە خۆی نابینێ بەردەوام سووک و ڕیسوار لە ناو کۆمەڵگادا هەرگیز شەخسیەتی وە خۆی لێ نایەتەوە. هەڕەشەی پێغەمبەری لەسەر صلی الله عليه وسلم سەروەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ ليس منا من خبب امرأة على زوجها. لصحيح السنن أبي داود الشيخ الباني بجمال فرمودي 2175 دفرمي حديثك صحيح في صلى الله عليه وسلم ليس منا لأمتي إمنية أمانة لسر إسلام حسابنين من خبب امرأة على زوجها هر كسيك خبب يعني فريودان وهالجيران ويجن لميرد هر كسيك جنك لميرد كيف هل بجاريتوا فريو يبدأ بەتەلاقدانی بدا بۆی بۆ خۆی مارەی بکە یان تەنانەت مارەشی نەکە گە ژنێکی بچێتە ژێر بنکڵێشەی ژنێکیکەوە پیرێژنێکە ژنێکە ئەچێتە بنکڵێشەی ئافرەتێکەوە ڕقێکی کۆنی عەشایری و قەومیان لە بین یەکە هەیە ئەچێتە بنکڵێشەی ئەم ئافرەتە داماوە حتا بە تەلاقدانی دەدا خۆ مافرەتێکی دوای لێ کردو ئەوەش لە ئومەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم تاوانەکەی زۆر گەورەیە لەیسە منا یعنی بە نوێژی سونات بەڕۆژوی سنات بە زیکر و تەسبیحات ئەمانە ناسڕێتەوە زۆر تاوانێکی گەورەیە تاوانەکە دەچێتە لووتکەی تاوانەکە پیاوێک ئەم ژنە فریو بدە خەبەبە بچێتە بن کڵێشەیەوە حتا بە تەلاقدانی دەدا بە تەماحی ئەوەی دوایی بۆ خۆی مارەیکە. شێخ ساڵح الفەوزان ئەثەرێک دێنێ و دەڵێ هەڕەشەی تند لەو پیاوانە کراوە کە دەچنە بن کڵێشەی ئافرەتێکەوە بە تەلاقدان یەدەن بۆی بۆ خۆیان مارەیکەن دەفەرمێ لا ثركا دڵێ ملعون من خبب امرأة على زوجها لعنتي خوا لعنة نفرتي خوا لو پیاوە بێ کە ژنێک فریو دەدا و بە تەلاقدانی دەدا بۆ ئەوەی خۆی مارەی کاتەوە لە دواییدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ أيما امرأة سألت زوجها طلاقا في غير ما بأس فحرام عليها رائحة الجنة.
هەر ئافرەتێک بەبێ هۆکارێکی ڕەوای شەرعی داوای تەلاق لە مێردەکەی بکە، ناچاری بکە خۆی بە تەلاقداندا، ئەم مێردە فەقیرە هەرچی دەکا بەڕێزان، هەرچی بور دەبێتەوە وەڵڵی شتێک لە خۆیان شک نادا. ئەم ئافرەتە بەهانەی پێدەگرێت، بەهانە لە دوای بەهانە، بەهانە لە دوای بەهانە، حتا ناچاری دەکا و خۆی پێ بە تەلاقدان دەدا. ئەم ئافرەتە چونکە مێردەکەی هیچ گوناهێکی نەبوو، هیچ تاوانێکی نەکردبوو، فەقیرە هیچ خراپەیەکی بەرامبەر نەبوو، ئەم بەهانەی پێدەگرت، ناچاری دەکرد هەتا خۆی بە تەلاقداندا، بۆنی بەهەشتی لەسەر حرامە. پنا بخوا ام حديث امام ترمذي ابن ماجه وابي داود روايات ينكدو الشيخ الباني رحمه الله عليه لصحيح سنن ابي داود هذا فرمى حديث صحيح، حديثك صحيح بيغمر صلى الله عليه وسلم. حافظ ابن حجر عسقلاني لفتح الباري لمجلدين ولا لا بري شوار ستودود هذا فرمى اما كام جنايه، اما او جنا دغريته وكبوني بهشتي لسر حرامه بەهانە بە مێردەکەی دەگرێ، بەهانە بە مێردەکەی دەگرێ، ناچاری دەکا خۆی بە تەلاقداندا پێی بۆ پەیوەندی لەگەڵ پیاوێکیکەدا هەیە. ئەها ئەمەیە هۆکارەکە لە پێناوی پیاوێکی کەیە کە حرامە پەیوەندی لەگەڵیا هەبێ، پەیوەندی ژێربەژێری گرتووە، بەهانە بەم مێردە بە سەزمانەی دەگرێ خۆی پێ بە تەلاقدان دەدا بە ئومێدەوەی دوایی شوبە و پیاوە بکە، ئەوە بۆنی بەهەشتی لەسەر حرامە. ئای چ تاوانێکی گەورەیە. بەڕێزان شەیخ الئیسلام ابن تەیمیە لە مەجموع فتاوادا دەفەرمێ ئەمە یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان، تاوانە هەرە گەورەکان پەنا بەخوا، ئەمە ئیشی ساحیرانە، ئەمە گەورەترین کاری شەیطانەکانە. ئەو هاوسەرگیریە لای شەیخ الئیسلام دەفەرمێ بە گوێرەی یەکێک لە قەولەکانی ئیمام مالیک و لە مەذهەبی ئەحمەدا هاوسەرگیریەکە پوچە، یعنی گەمارەشی کامارەی لێی نایە، حەد بە زیناکار بە یەکەوە حیسابن. ودەبێ شەیخ الئیسلام دەفەرمێ دەبێت تونترین سزا بدرێ، حاکم بیانگرێت تونترین سزایان بدا. هەندێک لە زانایان دەفەرمون هەدەبێت لێکیان جاکاتەوەنێ، هەر یەکیان نەفیکا بۆ شوێنێک. دەفەرمێ شەیخ الئیسلام ابن تەیمیە لە مەجموع فتاوادا ئەگەر ئەو کەسە مەلای مزگەوت بێ، خوا پەناماندا ئافرەتێکی هەڵگێڕایەوە لە مێردەکەی بۆ خۆی چومارەی کرد، نابێ موسڵمانان نوێژی لە دواوە بکەن، جومعەی لە دواوە بکەن، دەبێت لە سلکی زانای ئاینی دەرکرێ ئیللا مەگەر تەوبە نەبێ، تەوبەیەکی نەسوحی بکە، دەرگای تەوبە لە هیچ کەسێکدا ناخرێ، ڕەحمەتی خوا هەندە فراوانە. والله بەڕێزان ئەم ڕووداوانە هەموو ڕوویان داوە، ئەوەی کە ئیسلام باسی دەکا. کاتی خۆی لە 2015 بۆ 2016 بوو ڕۆژێک لە ماڵی خۆمان ژن و مێردێک لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە حرمەتمە هەیە بۆ هەموو کوردانی ڕۆژهەڵات، هاتن وتیان لە حدودی حاجی ئۆمەرانەوە داخڵ بووین، زۆر بە زەحمەت ماڵی ئێوەمان دۆزیوەتەوە. تم فەرموو خوشک و براکەم یاخوا بەخێر بێن، یعنی گرفتەکان ئەم بابەتە بوو. بەڕێزان ئەمە ڕووی داوە، جا هەیە ئەوەندە بە توندی لە شەریعەتی ئیسلام حاڵی نەبوو بە جوانی، بۆی ڕوون نەکراوەتەوە. ژنەکە خۆی بەدەست بە گریانەوتی وەڵڵی مامۆستا ئێمە لە شاری نەغەدە بووین بەلای تەسجیلاتخانەیەکە دەڕۆیشتین، یەکێ لە شریتەکانی تۆ بە کاسێل لێدەدرا، ئێمە لەگەڵ مێردەکەمان لەوێ ویستوین گۆرانی و شتیوا بکڕین کاسێتی گۆرانی، ئەوە ئەو وتارەمان گوێ لێ بوو کە ڕێک دەقیقان وایە. من لە 2014 ئەوانە خوێن بوومەوە ئەو کەسەی کەوا خۆی بە تەلاقداندا بە نێتەوەی شوو بە پیاوێکە بکە کە لە ژێرەوە دەستی لەگەڵ تێکەڵاو کردووە. وتی ڕێک باسی من بوو، وتم چۆن؟ وتی کاسێتەکەمان کڕی لە ماڵەوە هەردووکمان بەنج بووین، وەڵڵی من ژنی پیاوێک بووم، ئێتر ئەو پیاوە بە ڕۆژ دەڕی بۆ کەسابەت کۆڵ کێشی دەکرد، زۆر ماندوو بوو، وەڵڵی پیاوێکی نوێش خوێن ئەوەندەی بیتوانێت شەو نوێژیشی دەکرد تا بیتوانێت عەهدی عیبادەت و تەهلیلە و زیکر بوو. بەڵام من لەگەڵ ئەم پیاوەدا کە دراوسێمان بوو دەستم تێکەڵاو کرد، حەزم لەو کرد، وام کرد ئەم پیاوە هەرچی دەکرد من هەر ناڕازی بووم، هەرچی داوام دەکرد فەقیرە بە قەرز و خۆڵەش بیادەی هێنا، بەس دڵی من ڕازیکە. ئەو ئاگای لەوە نەبوو من بەهانەی پێدەگرم، حتا خۆم بە تەلاقداندا بۆی دواتر شوم بەم پیاوە کردەوە. وەڵڵی کە ئەو شریتەمان گوێ لێبوو ئاگر لە هەناوم بەربوو، یعنی ئێستا من لە زینادا دەژیم، لەوێش دەستی کرد بە گریان لە ماڵی ئێمە زۆر بە حاڵێکی خراپ. بۆم ڕوون کردەوە کە تۆ وتی بەخوا شتانم هەر نەبیستووە، ئەم زانی وەگە تەلاق دراوی دوای بمارەکردنی مارەکرایەوە ئیتری کێشە نییە، ئەم بابەتانم بۆ ڕوون نەکرابەوە. وتم عفا الله عما سلف، تەوبەیەکی نەسوحی بینی خۆتان و خوا و دوعای خێریش بەوە پیاوە کە ماڵوێران کرد بە هیچ خۆڕایی و باقیش قیامەت بەدەستی الله سبحانه وتعالى. ئێمە بانکخوازین، نەحاکمین نەقازین لەسەر ژیانی خەڵک، نە بە هەشت و جەهەنەمیش ئێمە تەوزیعکەین بەسەر خەڵکات، تەنها ڕوونکردنەوەمان لەسەرە. بۆیە ڕوونکردنەوەی بە ئەم بابەتانە بەڕێزان زۆر گرنگە. هەر کەسێک هەر ئافرەتێک ئاوا خیانەت بکە لە مێردەکەی خۆی بە تەلاقداندا بەنێتی ئەوەی شوو بە پیاوێکە بکاتەوە، فحرام عليها رائحة الجنة،
فرمودەی رسول الله صلی الله عليه وسلم بۆنی بەهەشتی لەسەر حرام دەبێت و ئەو پیاوەش لەو پیسترە چونکە پیاوەکەش چۆتە بن کڵێشەیەوە ئەگە بۆیە ژنەکەش نەفامە ئەم نەسیحەتی خێری بکردایە وتاجارێشکە مەرحەباییم نەکەیەوە. بەڵێ هەندێک زانە دەفەرمون دەبێت یەک جیا بکرێنەوە چونکە ئەمانە تاوانکارن، ئەمانە ستەمکارن، ئەو ستەمی لە مێردەکەی کرد، ئەمیش ستەمی لە پیاوێک کرد کە خاوەن ژن و مێرد بوو، یعنی ژن و منداڵ بوو، ئەبێ هەردووچیان سزای ستەمکاریەکانەوەیە لە یەک تەفرەقە بکرێن، هەر یەکیان بنێرەدرن بۆ شارێک. ئەو خوشکە بە ڕێزەشم حەز دەکەم خوشکە باشەکەم، دەڵێ مامۆستا یارمەتیم بدە، پێت دەڵێم خوشکە باشەکەم لەسەر ماڵی منداڵی خۆت دانیشت، تۆراوی ڕۆیشتووی دڵت گەرم بووە، لەبەر خاتی خوا منداڵەکانت کارێکی باشت کردووە، منداڵەکانت سەرگەردان مەکە، وەرەوە لە ماڵی خۆتا دانیشە، لەگەڵ مناڵی خۆتا دانیشە، ئەوەندەش دوعا و هین مەکە، یەک جا بڵێ یا ڕەبی خوایە بە تۆم سپاردن، ئەو پیاوە خیانەتی لە من کرد، ئەو ژنە خیانەتی لە من کرد، لە مێردەکەی کرد، لە منداڵەکانی کرد، لە کۆمەڵگا و ئافرەتانی کەشی ڕوسوریشی کرد بەداخەوە، هەمووانی خەریکە ناشرینکردن، یا ڕەبی خوا حەواڵە بە تۆ بن، دڵنیا بە خوای گەورە دوعای مەزلوم دەبیستێ لە پشتی هەورەکانەوە دەیبیستێ و دەنگەکەت تۆمار دەکات لە ئاسمانە، دڵنیا بە دوعای مەزلوم ڕەت نابێتەوە، دوعای مەزلوم مستەملێکراو ڕەت نابێتەوە، دوعای ئەو کەسەی کەوا متمانەی بە مێردەکەی هەبوو خیانەتی کرد ڕەت نابێتەوە. بەڕێزان نیو سعاتی بەرنامەکەمان ڕۆیشتووە، برانی کۆنتڕۆڵەن بۆی دەرفەتی کاتەکەش بمێنێ بۆ وەرگرتنی هەندێک پەیوەندی، ئێستا ناوبڕێک وەردەگرین، باسی مامۆستایانی ئاینیت کرد، مامۆستایانی ئاینی بۆ مارەی دەکەن یان حاکم بۆ مارەی دەکە ئەم حاڵەتە، با ناوبڕێکی زۆر کورد وەرگین و دواتر دێنەوە خزمەتتان دوو ژمارە دێتە سەر شاشەی کەناڵی دیمەن، بۆ دوو ژمارە مۆبایلێ دەتوان پەیوەندیمان پێوە بکەن و باسی مامۆستایانی ئاینیش کە لە کۆتایی پرسیارەکە تا کردت ئینشاءڵڵا ئەویشتان بۆ ڕوون دەکەمەوە، ناوبڕێکی کورت و دێنەوە خزمەتتان. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵای خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر ئازیز و بەڕێز. ئەو دوو ژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن دەتوانن بەرنامەکەمان ڕاستەوخۆیە پەیوەندیمان پێوە بکەن، هەرچەند بەشێک لە بەرنامەکە مابوو بەڵام باجارێ هەندێک تەلەفۆنی بەڕێستان وەرگرین وەبزانم یەکێک لەسەر خەتە خوشکە بەهار خان فەرموو خوشکەکەم. مامۆستاگیان سەلامی خوا لێبێ. سڵاوی خوا لە خوشکی بەڕێزی خۆم دادەگیان. خوای گەورە پاداشتان باتە ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا لەگەڵ بەڕێزیشتاندا خوشکە باشەکەم. مامۆستاگیان ئەگەر کەسێ مناڵێکی وەفات بکە ناشکریشن نا، یعنی بڕای بە قەزا و قەدەر هەبێت بەردەوام بێنی خۆی خوای گەورە بڵێ خوایەتە لە من بەڕەحمتری بۆی بەس دایم بەردەوام بڵێ خوایە معجزەیەکم شاندە یەکجار بیبینمەوە یا بێتە گوناحبارە بێ بڵێ نایەتەوە چکە مردوو زیندوو بەس بڵێ لە خەوانی شانمدەوە خەونی خۆشی پێوە ببینم ئەتر ئەم داوای ئاساییە بەڵێ بەس بە وەکو معجزەیەک دڵی دایگەکەی سراحەن ناگا بەردەوام بێنی خۆی و چونکە معجزە پەروەردگار ئەومان نیشان نادا لە قەبرەکە بۆی بێتەوە دەرەوە لە ماڵە بیبینێ ئیلا ئەوەندەی ئێمە نابێ و دایکە نەخێر ئینشاڵڵا قسەت بۆ دەکەم خوشکە بەهار ئینسان دڵی دایک ئەوەندە گەورەیە ئەوەندە ڕەحم و بەزەیەکەی زۆرە و جەرگ سووتانیش خوا پەنامەندا خوا ڕەحم بەوانە بکە کە جەریگەن سووتاوە بەس خۆیان دەزانن کە چه ئازارێکی گەورەیان هەیە خوای ئەرحەم الراحیمینیش هەر شتێکی ئینسان لە دەسەڵاتی دڵ و دەرونی خۆیدا نەبێ و فەرمووشت ئەم کەسە ناشکری ناکە و ناشکری دەرنابڕێ خوا نەخواسە ئیعتراز لە کاری خوای پەروەردگار ناگرێ ئەوە بەوە گوناهبار نابێ بە سەرچاو قسەشت بۆ دەکەم خوشکە بەهار. مامۆستاگیان گەم لەوتاری مامۆستایەکی بەڕێزی وەک خۆت بووتی هەموو ڕۆژی جمعانێ مردوەکان بە ئایەتێکی قورئان ئەو لەوتارەکە باسی کرد ڕۆحانە چێتۆ ناو جەستا یعنی زنۆکان نەبینن ئاەت تا چەند دروستە وتارە بەڵام مردوەکانیش بە حاڵی زانیان لە دیارە خلافیان لەسەرەوە هەیە بەڵام زۆربەی زانایان و ئەهلی ئیسلام دەفەرمون بەڵام مردوەکان کە دەچی بۆ لایەن سەلامیان لێ دەکەی سەلام لە داروبەر ناکرێت السلام عەلەیکم ئەهل دار المؤمنین سەلامی خواتان لێبێ ئەهلی گۆڕستان لێرە سەلام لە مردوەکەی خۆت دەکەی بە دڵنیایەوە ئینشاءڵڵا ئەوانە ئاگان لێ بەویستی خوای پەروەردگار و خۆشحاڵ دەبن ئەگەر ئەهلی ئیمان بن بەڵام ئەو وتارە ڕاستە. خوای گەورە پاداشت باتە مامۆستاگیان. خوشکە بەهار خوشکە باشەکەم خوای گەورە پاداشت بداتەوە ئینشاءڵڵا. خوا لەگەڵ بدات گیان خوا لەگەڵ بخون خوا لەگەڵ خوشکەکەم. بەڵێ بەڕێزان خوشکە کەی کە نامەی نادبوو باسی ئەوەی کرد کە خۆزگە مامۆستایانی ئاینی ئەوانیان مارە نەکردایە خۆزگە چۆن بە حاکم ئافرەتێک کە مێردی هەبووە منداڵی هەبوو خۆی بە تەڵاقدانداوە پیاوێشکە مارەی دەکاتەوە چۆن دادوەر مارەی دەکات چۆن مامۆستایانی ئاینی مارەی دەکەن بەدەم سەد مامۆستایانی ئاینیەوە ئەبێ دیفاعیش لەوان بکەین من وەکو خودی خۆم ناچمە ژنمارەکردن ئەین چەند ساڵی زۆریشە دەگمەن نەبێ نەچووم
ئەویش ئەوەیە کە بەڕاستی پێویستە لە ئەمڕۆدا مامۆستایانی بەڕێزی ئاینی فەقیرە بانگ دەکرێت مامۆستا بڵێت چی خۆ مامۆستا حاکم نییە لێ کۆڵەری دادی نییە خۆ پۆلیس و ئاسایش نییە بڵێ ئەم ژنە چی بۆ هەر ناتوانێت ئەو هەموو ینی پێی جوان نییە و بکاری ئەویش نییە وێ مامۆستای ئاینی حەق وایە هەر ژنێک کە لە لای دادگال وەرەقەی دادگای پێنەبێ نووسراوی دادوەری پێنەبێ کەمارەکراوە حەق وایە مامۆستایانی ئاینی خۆیان لەو بەڵایە پارێزن ئەگەر نووسراوی دادگای پێبوو ئەم بەرپرسیارەتەکەی لە ئەستۆ لا دەچێت پەیوەندی شترمان لەگەڵایە كاك عبد القادر فيلم براشيد نكام بلى كعب القادر ماما سجان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته كعب القادر جان ماما سجان سن ملاحظيكم حزكم برز بلمو وكو ماما ساجي محترم زور برز محترمي تشاوكم جمليته فن قرباني والله ماما سا من لعربته لقى راسكي قليل لماما سا هي لعربته 2 سال الريق من لم عربتها لمزوتي اوان يجمان كبير اما مساح حركه من برايم او مزوته يعني كيكي فيها تربح هو كاري ابويا مش نمزاني مساله كتير 2 سال الريق من بابته لسر من هذا جو يعني اهانيه كدم براسكي في الاخر كي وان جاته وتم ابي بروم يا شكاتي اللي يقول لا اساجا بدا ما مساني عيني يا سر كي بوبت اما مسا وادي لمني هنا اخر لو تاره باسي ذكردي كتشاي بتو دكو لو تاره باسي ذكردي لكن شوينك حتى لو تاره جا باسي كردوم حتى لنا خلق كباسي كردوم يعني بعلاني باسي كردوم من هيش خطاكم تخو ما شكنا بتشتيكم شكنا وتبين بلا فرنسي غلطي هي تامن كابتن اجد لمنا موجود ويا متابره ما مسا من تعال بدو لبرزكم بس او يعني وكو شيء اهانيه كده يتمنى مثلا مساله كتوي توام يا درازكي وتمشكاتي ليكم اذا ايه اما مسا سا حالي حاضر لا يمنى ما ايه من اذا بيخما بابتي وكاتني عذابكم يا بيخما روز قيامه كابتني روز قيامه خوي تبارك الله خوي اخات اللي جابتني بله والله ما كنت برسالة باروني جيش كاك عبد القادر جان بله ما كبار سجى أو سعودة ما شكل سعود ما زكام كاك عبد القادر جان خواهي قولي سلامتان كاك خواهي قولي بتان بس بارزي خواهي قولي لكم بله ما مستعيني بريزي يعني كده سنجن مالك والله يعني ما مستعى فقير أخوانا بي تذكر وجنسية بوم أفرت الدريني أما تشبوا أو أنت دبرسي أما بيوجن بوا أما كتشا شوي كردو شوي نكردو هل أو أنت طلاق دراوة طلاق ناميك بزاين داخو عيدي بسر شولي ميردكي تربو الشيوية بەڵام مامۆستایانی بەڕێزی یعنی کە من خۆم زۆر لەوانە دەپارێزم و چەند ساڵێکی زۆریشە ناسمە ژنمارەکردن عەرزم کردن مامۆستایانی بەڕێز مامۆستایانی پێشەوای ئێمە کە کۆمەڵگا بەڕاستی هەمومان قەرزای مامۆستایان و ماندووبوون و جوودی و خشە و نخوونی ئەوانین کە بمیلەتەوە گەلێک ماندوون زۆربەی هەرە زۆریان دەڵێم هەندێکیان نەبێ ئەوانە بەڕاستی جێگەی ڕێزن حەق وایە خۆیان پارێزن هەتا دادوەر نووسراوی ڕسمی نەداتە ئەم ژن و مێردە کە ماڕێکراون لە دادگادا مامۆستای ئاینی ژنمارە نەکا پەیوەندێکمان لەگەڵە بەڵێ خاتو ڕوخۆش فەرموو دادەگەن السلام عليكم ماما صاجة. عليكم السلام ورحمة الله وبركاته. بقول بعد الدنيا قيامته باتو إن شاء الله. نقول يا برزي شاه وسلامتك يا أخو. عزتي تسلم برسالكم هي بزعم بونيجي السنة هذه كم لقرز مع ماما صاحكو بناء قاسي نيجي السنة كامل أصلا زعم أنا شوارك عاد نيجي بيج عسد بون منبكرة خواجان تتي رحمتي خو بيغم جان صاصم تتي رحمتي رحم الله امرأ صلى قبل العصر 4 حديث كيف يقول صلى الله عليه وسلم آوايا. بعد السلام بس هي على النبي بكره هي على الشوان أكريد دعي الشوان هي على الناكري عزيز نبي أجر بس شوان وضعون ده كم هو بس لاقوم ما مصيان خواهي قرب بعد شباتو إن شاء الله خوش كباش يوم رو خوش خان خواه قدال بي خواه لقب بستد شوان خواه لقب به بله مامۆسایانی یعنی بەڕێزان ئەم خوشکەش گلەی لە مامۆسایانی یعنی هەند چەند جۆرێکن بەشە هەرە زۆرەکان بە ئیزنی خۆی گەورە لەوانن کە پەیامدارن بەڕاستی ئەو مامۆسانی کە خاوەنی مەبدەئن کە بەڕاستی ئیسلام خوازن بەغەیری ئیسلام ڕازی نین واللهی خۆیان وەقف کردووە لە فەقیهەتیەوە بە حجرە و مەراحیلی فەقیهەتیە تێپەڕیون لەسەر چۆک لە بەردەمی مامۆستایەکی مێزەر سپی حرمەتداری ئەم کوردستانەیە ئیجازەی مەلایەتیان وەرگرتووە ئەوانە حرز زۆرەکانیان پەیامدارن واللهی زۆر ماندوون واللهی مامۆستای ئاینی نەخۆی ئیسراحەتی هەیە نەژنی ئیسراحەتی هەیە نە مناڵی ئیسراحەتی هەیە نە دراوسەکانی ئیسراحەتیان هەیە شاهیدیان بۆ دەین و من خۆشم لە ژیانی مەلایەتیدا بووم واللهی زۆر ماندوون ئەو مامۆستا بەڕێزانە قەد ئامادەنین بزانن خوا نەخواستە ژنێک خۆی بە تەڵاقداندا و حاڵەکەی ئەوە پیسە بە حیاتی ناچێت لە مەجلیسی ژنمارەکردنی ئەوە پەیامدارەکان پەیوەندێکمان لەگەڵە با لەسەر هێڵ زۆر نەمێنێتەوە بەڵێ
بەڵێ سەلامی خوا لێبێ مامۆستا. دایکی محەممەد فەرموو خوشکە باشەکەم. سەلامی خوا لێبێ مامۆستا. سڵاوی خوا لە خوشکی بەڕێزی من دادەم دایکی زۆر محەممەد. سپاسەکەم وڵات پرسیارێکم هەیە ئەگەر عەزیەت نییە بەسکم جوابم بیتەوە. چاوان فەرموو خوشکەکەم لە زانستی ئێمەدا زەحمە نەبێ سوورەتی نیسا ئاەتی ئەخیری چەند جار ئێفرمۆلی تێناگەم کە پرسیاری کلالەت لە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەکەن مەوزوعی کلالە. يسألونك عن الكلالة باڵە بەسەر چاو. چاو خۆش بێ مەمنونم. ئەم بەرنامەیەش نەبێ بە تەفسیرەکانە زۆر بە درێژتر بە جوانتر بۆت متابعە دەکەم. ئەمە پرسیارێکە لەم بەرنامەدا دەکرێت شەر نیە دەست بەجێ وەڵامی بدەینەوە. ئینشاءالله خوشکە باشەکەم بەرنامەی داهاتوو ئەگە تەمەن باقی بێ لەگەڵمانداوە لە ماڵی شەوە جوانتر متابعی بابەتەکە دەکەم تەفسیرەکان باشتر دەخوێنمەوە بۆی وەڵامێکی تێروتە سەرت دەمەوە دایکی محەممەد بەسەر چاوان. باشە؟ برایان بەسی تەلەفۆنی تر وەرناگرن؟ بەڵێ مامۆستایانی یەکەم جۆرێکن کە پەیامدارن، یعنی مەلایەتیان وەکو نانخواردن وەرنەگرتووە وەکو پیشە وەرنەگرتووە. مامۆستایەکن پەیامداری ئیسلامن، بەڕاستی بانکخوازن، بەڕاستی ئامانجیانەوەی خەڵک لە دینی خواوەکو خۆی تێبگا. لەبەردەمی مامۆستایانی بەڕێزی مێزەرسپی ئەم کوردستاندا ئیجازەی مەلایەتیان وەرگرتووە و ڕەسەنی کوردەواری و پەسەندی کوردستانن. ئەمانە خەمخۆرن، ئەمانە قەت بەشداری ژمارەکردنیەوە ناکەن. مامۆستاشمان هەن، مامۆستایانی یانیش بەڕێزان فریشتە نین، هەر وەکو من و تۆ ئینسانن، وەک منیش خۆ مامۆستایانی وەکو وەک تۆ ئینسانین. مامۆستایانی ئاینیش چۆن لە ناو دکتۆرەکاندا ئەم هەموو پزیشکە باشە دڵسۆزەمان هەیە ێ بەخوا پزیشکێک هەڵ دەکەوێت، دکتۆرێک هەڵ دەکەوێت دەست بڕە عەمەلیات بە پارە دەکا، خیانەت لە پیشەکەی دەکات، دەبێت لە مامۆستایانی یانی شاوی تێدەکەوێت. ئەو هەموو ئەندازیارە دڵسۆزە، ئەم هەموو بیناو ڕێگاوبانە جوانە و ئەندازیاریەمان بۆ دەکا، ئەندازیاری بەرتیلخۆریش هەیە، ئەندازیاری بێمەبدەئیش هەیە تێدەکەوێت. لە ناو حاکمەکاندا حاکمی بەرتیلخۆریش تێدەکەوێت. هەموو چین و توێژێک مامۆستایانیش وەکو ئەو کۆمەڵگایە لە ناو هەزاراندا دانەدانەیەشی تێدەکەوێت کە پابەند نین بە ئەتەکێتی مامۆستای ئاینی بەو پرەنسیپانێکی ئیسلام فێری کردوون. پەیوەندێکمان لەگەڵا بڵێ لەبەر کەمی کاتەکەمان کاکە محەممەد وەکو دوا پەیوەندی وەردەگرین. بەڵێ کاک محەممەد. کاکە محەممەد. بەڵێ فەرموو. ئەم کاتە باش مەلا ئەم کاتەی تۆ کاکە ئەڵێم ئەڵای دوعامان بۆ بکە بۆ هین یەکێکمانەیە بڵێن چاوی دڵت شۆتە ناوی چی بووە؟ چاوی چی بووە؟ چاوی ئەمەلیات دەکرێت دوعامان بۆ چاوی ئەمەلیات دەکرێت یا ڕەبی خوا شیفای بدا ئینشاءالله. ئینشاءالله خوای گەورە شیفای بەخێری بۆ بنێرە. کاکە محەممەد چاوی نەخۆشەکەتان باش دەبێتەوە، عەمەلیاتەکە خوا بۆی دەکا بەمای چاوەڕۆشنی. باشە بابەجیان؟ ئینشاءالله تعالى ئینشاءالله تعالى خوای بە دوعای ساڵحان بێ، خوای گەورە دوعاکانمان لێ وەرگرێ. بەڵێ لەبەر کەمی کاتەکە کەماوە بۆی دەرفەتی شەوی وەڵامی ئەوان بدەینەوە. بەڕێزان پەیوەندی تر وەرناگرین ئینشاءالله چەند ڕۆ پەیوەندیەکانمان کەم بوون لەبەرەوەی تەوەرەکەمان حەق وا بوو کە قسەی تەواوی لەسەر بکەین و بەشێک لە حەقی خۆی پێ بدەین. پێشەوەی وەڵامی پرسیارەکەم دەمەوە بە ئەم بابەتە تەواوکەم لەسەر مامۆستایانی بەڕێزی ئاینی. مامۆستایانێکمان هەن بەداخەوە کاسبن، یعنی بەرجی مامۆستای ئاینیان لەبەر کراوە، یان هەیان عالمیشە، یعنی علمەکانی خوێندوون، بەڵام بەڕاستی پەیامدار نییە. ئیشی مەلایەتی وەکو چۆن دکتۆر عەرزم کردن لە ناو سەدان دکتۆر و پزیشکی پەیامداری دڵسۆز بە ئینسانیەت و بە مرۆڤ بە جەستەی مرۆڤ کەسانێکی تێدا هەڵ دەکەوێت بەڕاستی کاسبن لەسەر جەستەی مرۆڤ. بەخوا فەحسەکە ئەزانە پێویستت پێ نییە بەبەر مختبەرەکەی کە شەریکە لەگەڵی پێ دووبارە دەکاتەوە. وەڵای ئەزانە ئەو سۆنەرە ناوێت چونکە هی خۆیەتی ئەیلا دەنێرێ بۆ لای. وەڵای هیان دەزانێ عەمەلیاتەکە زەرور نییە بۆ پارەکە لە خەستخانەی ئەهلی هەر دەتخەوێنێ بۆی خێرا بیناکەی بەرزکاتەوە. بەڵام ئەمانە هەمویان وانین بێ ئینسافیە بڵێ هەرچی دکتۆرە چکۆ متمانە نامێنێت لە کۆمەڵگادا. ئەکرێت لەناو ئەو هەموو پزیشکەدا پزیشکی وامان هەبێت، دەکرێت لەناو هەموو ئەندازیاراندا لەناو دادوەرەکاندا دەبێت دەکرێت پارێزەر هەیە ژنی بە تەڵاقداندا لە پێناوی پارەی خۆیدا. بەڵام ئایا هەموو پارێزەر و محامیەکان ئاوان؟ ناگوناحە بڵێ هەمویان وان. مامۆستایانی ئاینیش تیاندا هەیە کاسبن، یعنی پیشەی مەلایەتی وەکو کاسبی وەرگرتووە. وەخوا خەریکی پڵاو خواردن و ئاواتی ئەوەیە داوەتێک لە شوێنێک بێت تەڕەتی ناکاتەوە، هەر بڵێ مامۆستا فەرموو دەڵە فەرموو، بەڵام بەخوا هەمویان وانین. والله مەسئول نەماوە لە وڵاتیان نەیناسی و ژمارە تەلەفۆنی پێ نەبێ، مەقەڕی حیزبی نەماوە سەری پێدا نەکا و شتێکی لێ نەبسڕێ. ئیتر بەداخەوە ئەمانە کاسبن، ئەمانە پارەیان بدەیە مشکلەی ئەوەی نییە
مشکلەوە نیە ئەم ژنە تەلاق دراوە بە مێرد و ماڵ بووە هەیە سەی تەلاق نامەش ناکە کابرا لە مامۆستا فڵان کەس و فڵان کەس مارەی ناکە مامۆستای یانی بردووە وەڵە کورە تۆ خەمن نەبێ $100 دەیە و بەسەر چاوەرە مشکلەوە نییە داخوا ئەمە کێشەی تێدایە لە ڕووی شەرعیەوە دروستە ئەمە بژێر نیکاح و مارەی کەسانی کردبووە بەخوا مامۆستای ئاینی تاکیش لە کۆمەڵگادا ئاواهان هەر بۆ قسەی خۆش بۆتان بژێڕمەوە جارێکیان بەڕێزان لە شوێنەکە بانکران بۆ ئەمە ساڵی چەند دەڵێم ساڵی 90ەکان بوو ساڵی 94-95 بوو بانکران بۆ ژنمارەکردنێکی تر باران و ئەوە بوو بەسارە هاتن بە شوێنمە لەو سەرەوە کە من چوم وتیان وەڵا مامۆستا ئەمە دوو ژنمارەکردنە وتم چۆن بەم بتی بگەم وتیان ئەمە حازرن ئەمە بوو و زاوایەکە حازرێت نوری عەلاند و هەردووچیان بە یەک ڕازین و بەرامبەر یەک دانیشتن و گرفتێک نییە بەڵام ئەوەی تریان لە بایی ئەمەدا لە خوێنبایی ئەمەدا ئەمە ژنبەژنی گەورە بە بچووکە ئەمە دوو منداڵی تریش دەبێت لە گمارە بکرێن وتم ناشتیوان نابێ وتیان بەرە وەڵا کچەکە منداڵە کوڕەکەش منداڵە دەبێت ئەوانەشمان بۆ لە یەک مارەکەی وتم بەخوا من نەدەزانم ئەوەی مارەکەم هەر عیلمیەوەم پێ نییە و نە لە شەریعەتیشا بڕوام وایە دینی عەدلی خوای پەروەردگار شتیوای تێدا بێ منداڵێک لەسەر بێشکە مێماریکەی لەسەر کوڕێش کرد کەلیش لەسەر بێشکەیە لە ئێستاوە ئەمانە ژن و مێرد بن وتم شتیوان نابێت زۆر نەسیحەتم کردن قسەی خێرم کرد بەو تەمانەش کە یعنی نزیکی 30 ساڵێک لەمەوبەر تازە مەلا بووم نانبیست وڵا لەو سەرەوە کە مەدیسەکان خەریب و تێکچێت لوتەلا بوون لە من خوا حافیزیم کرد کەس نەیگوت با بە سیارە بتگێنمەوە تا گەیشتمە ماڵەوە هەموو لەشم تاڕ بوو یعنی هەر کەس خوا حافیزی لێ نەکردم کە من بابەتەکەیان خەریک و لێ تێکدەم نەسیحەتە خێرەکانیان وەرنەگرت لە دواییدا لێم پرسیینەوەتم ئەرێ ئەو بابەتە کراوتیان ئەرە وەڵا لە دوای تۆ چون مامۆستا فڵان کەسێکیان برد مامۆستا هەر ئاوی لێ نەخواردوتەوە وتیان چەند بدەدەنێ وتیان چەند دەدەوتی 50 دینار 50 دیناری سوئیسی ئەو کاتە وتیان مامۆستا 50 دینار وتی دە هەر مشکلەم نییە وتیان ئەخە مامۆستا دوانیان منداڵن وتی تەمەنیان چەندە وتیان وەڵا کچەکە 3 مانگە ئەو کچە لەسەر بێشکەیە لەناو بێشکەدایە 3 مانگە ئەهوو کوتی با بە 3 مانگ یەکجار تەمەنی زۆرە و هەر کچە عازەبە والله من پارەم بدەیە بەس کچ بێ و لە ناو سۆنەرە دەرکەوت بێ سۆنەر دەری خستبێکە کچە لە ناو ژسکی دایکە مارەی دەکەم بابا هەیە بە سۆنەر دەرکەوێ مارەی دەکە ئیتر ئەمانەمان هەن بەڵام ئەمانە گوناحە مامۆستایانی ئاینیان هەموو پێ ناشرین بکرێ مامۆستایانی ئاینی بەڕێزی ئێمە جێگەی متمانەی خەڵک بوون و ئێستاش هەروان خەڵک ئەگەر لێ بقەومێ ئافرەتەکە ڕاکە کچێک ڕاکە لە ماڵی باوکی چۆتە ماڵی مامۆستایەکی ئاینی چونکە وەکو ماڵی باو بینراوە مامۆستایانی ئاینێگە ئافرەتێک لەگەڵ مێردەکەی عاجز بوو بێ پەنای بۆ ماڵی مامۆستایانی ئاینی بۆ لای شێخانی تەریقەتی بەڕێز بردووە ئەمانە جێگەی متمانە بوون بەڵام دەکرێت لەناو ئەو هەموو هەزارن مامۆستای ئاینیدا مامۆستای ئاینیشە بێ بچێتە بن کڵێشەی ئافرەتێکەوە بە حساب کێشەی بۆ هەڵکە و ژنەکەی لێ بدزێ ئەوەش دەبێ ینی بەڵام ئەمە هەمووان نین مامۆستایانی دادوەرە بەڕێزەکان ئەم کاریان لەسەر شانە بەڕاستی حاکمەکانیش لە لای ئێمە ڕێزی تایبەتیم هەیە بۆیان کەم تەرخەمن ئێستا ئەم خوشکە دڵێت چۆن حاکم ماری کردەوە وەڵای ڕاستە ئافرەتێک پێشتر مێردی هەبوو بێ منداڵی هەبوو بێ یعنی حەق وایە دادوەر لێکۆڵینەوەیەک لەسەر ئەمە بکات نەکەرەوەی کە تەلاقنامەیەکی بینی و یەکسەر بچێویش دەی مارەکاتەوە دوای بەسەرچوونی عیدەی ئەمە بۆ خۆی بە تەلاقدان داواکە ڕەمێ هەموو حاکمێک جورئەتی ئەوە نەکات ڕەم بێویش تۆمەتی بۆ هەڵبەسترێ بەڵام حەق وایە حکوومەت پشتیوانی ئەوە بکات دۆسیەی تایبەت بۆ ئەمانە بکرێتەوە چونکە مادام شەریعەت دەفەرمێ ئەمەنە هەڕەشەی قورئان و فەرمودەیان لەسەرە هەر ئافرەتێک هەڵ خەڵەتیان درابێ فری و درابێ کە ئافرەتەکەش خۆی خەتایەتی کە ئافرەتان خۆیان ستەم لە یەکتر دەکەن ئێستا ئافرەتێک کە بەدزیەوە شوو بە پیاوێک دەکات خۆمە پیاوێک شووی پێ نەکردووە ئەمە ژنێک شووی پێ کردووە هەر ژنێکە و قڕ بەسەر ژنێکیکەدا دەکات بەداخەوە ئەوەش یعنی حاکمەکانی ئێمەش لەو بوارەدا کەم تەرخەمن و جاری وا لێرە ماری ناکات دەچێت لە کەرکووک ماری دەکات دەچێت لە شارشکی عێراقا ماری دەکات قانون وەکو لاسی گویا بارزوی خۆی دەیشتی کێشێ و دەیەتەوە یەک ئەوەی ئینسان دەپارێزێ بەڕێزان دین و ئیمانە والله چاودێری خوا مرۆڤ نەکا بە مرۆڤ بە هیچ ناوی بە مرۆڤ بەس چاودێری ئیمان اینجا وجدان اینجا مەردایەتی و جوامێری ئینسان والله ئەگە مەردایەتی تێدا بێ بە دزیەوە ڕێگا بەخۆی نادا ژنێشکەی لە بازاڕا پێنابێ لە کۆڵانشکە ژنێچکەی هەبێ مەردایەتی ڕێگەت نادا جوامێری ڕێگەت پێ نادا چونکە تۆ متمانەت بە ژنەکەت داوەکتوتە دڵنیا بە تۆ هەر هاوسەرمی و ژنی ترم نییە وەژنت لێ بەسەر ناهێنم و تەنها ئێمە هاوسەری یەکین و بە دنیا و قیامەتا بە یەکەوەین ئەمە مەردایەتی ڕێگەت پێ نادا لە پشتی ئەوە بڕۆی خیانەتی پێ بکەیت مەردایەتی جوامێری بە شەهامەتی ڕێگە بە پیاوێک نادا تەماح لە ژنێک کا پەنا بەخوا کە مێردی هەیە بڵێ خۆت بە تەلاقداندا من مارەت دەکەمەوە من کێشەکەت بۆ حەل دەکەم کێشەکەت ئەوەی خۆت بە تەلاقداندا من دەتێنم ئەمە مەردایەتی نییە ئینسان گە جوامێری و پیاوەتی تێدا بێ شەهامەتی تێدا بێ شتیوا ناکە
بۆیە ئەم بابەتە بابەتێکی ضرورە حەقوایە هەمومان گوێی لێ بگرین ئەمە بابەتێکە خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم باسییان کردووە خوای گەورە بمان پارێزی یا ڕەبی خوا لە زەلیل بوون بەهۆی ئەم کارە خراپانەوە لە تێکچوونی خێزان لەوەی کەوا ئینسان شەیتان سیفەت بێ ساحر سیفەت بێ دەبێ هەمومان پاڕێنەوە یا ڕەبی خوا بمان پارێزێ خوا خێزان و ماڵ و منداڵمان پارێزێ کۆمەڵگاکەمان لەوانە پاکاتەوە و حکومت حەق وایە جەریء بێ دادوەرە بەڕێزەکان دەستگاکانی پۆلیس و ئاسایش ئەو کەسانە ئەگەر یعنی عدل و دادوەری هەبێ بە سزای خۆیان بگەیەندرن خەڵکیان پێ تەنبیه بکرێ دەچینە سەر وەڵامی پەیوەندەکان بە هارخان دەڵێ کەسێ مناڵی بمرێ و ناشکری نەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی مناڵی وفاتی کردو مناڵەکانی هەموو بە منداڵی مردوون کاتی ئیبراهیم وفاتی کرد فەرمووی وئینا علی فراقیک یا ئیبراهیم لمەحزونون ڕۆڵە شیرینەکەم ئیبراهیم بەڕاستی بە مردنی تۆ هەمومان خەمبارین فەرمێسک بە چاویا دەهاتە خوارەوە فەرمی چاوم فەرمێسک دەڕێژێ دڵیشمان وەکو مەنجەڵی سەراگرت دەکوڵێ بەڵام ولا نەقول إلا ما يرضى ربنا شتێک ناڵین بە زمانمان کە خوا پێی ناڕازی بێ هەر دڵین خوای سوپاس بۆ تۆ کاری تۆ هەمووی پڕحیکمەتە تۆ باشتر دەزانی یا ئەرحەم الراحمین چی بۆ ئێمە باشە ئەم ژنەش کەوا زەرک سوتاو بووە مادام ناشکری بە زمان ناکاو بەدڵ ڕازیە بە قەدەراتی خوای گەورە فەرمێسک بڕێژێ ناڕەحەت بێ بڵێ خوایە موعجیزەیەکم نیشاندا خدا موعجیزەمان نیشان نادا کوڕەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە قەبرەکە نەهاتەوە دەرەوە تازە کە ئینسان مرد جارشکە ئێمە دەڕۆین بۆ لای ئەوان نانەوە بۆ لای ئێمە ئەوان گەیشتن بە جیهانی ئەبەدی و نەمری ئێمە لە جیهانەکان کە مردن قەرزارین و دەبێ بەجێ بێڵین بەڵام ئەوەی کەوا دوعا بکە بڵێ یا ڕەبی خوا لە خەوا نیشانم دەی ئەمە دوعایەکی ڕەوایە پەیوەندی ئێمە لەگەڵ مردووەکانماندا لە جیهانی خەوا شتێکی حەقیقەت و ڕاستە ئەم دوعا جێگەی خۆیەتی بڵێ یا ڕەبی خوا سەبووری دڵم دەی بەوەی کەوا شەوانە بێتە خەوم خوا نیشانم دەی خەوی پێوە بینم بە ئیزنی خوای گەورە خوا کاری واسان دەکا و خوا سەبووری دڵ و دەرونی ئەو زەرک سوتاوانە بدا کاک عەبدولقادر دەڵێ لە عەربەت گلەیم لە مامۆستایەکی مزگەوت بۆ کە ئێستا لەوێ نەماوە مادام لەوێ نەماوە ئینشاڵ هات گەرنی ئازاکە گەردن ئازایی کۆمەڵەش سیفاتی باشی هەیە کاتێک کە تۆ گەرنی ئەو کەسە ئازادەکەی کە ڕۆژێک ئازاری داوی خۆت ئیسراحەت دەکەی هێندە بیری لێ ناکرێت ئەو تازە گەرنم ئازا کردووە اینجا پاشانجی ئینسان دەچێتەوە بەر بارەگای خۆی و ئەمەش زمانێکی بەسەرا تێپەڕیەوە مامۆستایانی بەڕێزی مزگەوت ئەبێ وەکو پێغەمبەر بن صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتە ڕەخنەی لە کردداری کەسێک هەبوویایە دەیفەرموو ما بال ئەقوام یەفعلون کەذا وکەذا ئەوە کەسانێک هەن وا دەکەن پەنجەی درێژ نەدەکرد پاڵتۆیەکی ڕەشی لە بەرایە کەشکەی لە پشتایە مێزەرەکەی ئاوایە و هەموو عالم دەزانێت فڵان کەسە دەبێت خۆ پارێزی بڵێ ئەگەر کەسانێک سیفاتێکی ئەویان تێدایە بە هەمومان تۆ بکەین جامنی مامۆستای ئاینی بم یەکێک بێ لە بەڕێستان دەبێت ئاواش دەکەت تعمیم کەین یعنی گە سیفاتێکی خراپ بە تایبەتی لە شارۆچکەکاندا لە گوندەکاندا لە گەڕەکەکاندا کە خەڵک هەموو یەکتر دەناسێ مامۆستایانی بەڕێزی ئاینی کە هەروواژبوون و دەبێ واژبن خۆ پارێزن لە دەستنیشانکردنی خەڵک لە دەستنیشانکردنی خەڵک ئەوە زۆر خراپە چونکە ئەو کەسە ئەگە ئیشی مامۆستا چییە ئیشی مامۆستای ئاینی ئەوەیە نەخۆشیەکانی ناو کۆمەلگا گوناهەکان دەستنیشان بکە بەڵام بە ڕوحی ئینتیقام نا بە ڕوحی تۆڵەسانەوە نا بە ڕوحی ئەوەی کە هیدایەتی پێیە بۆ خەڵک صفاتی پێغەمبەران صفاتی پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم ئەوە بۆ ئێمە هیدایەتمان پێیە بۆ خەڵک ئێمە ڕقمان لە خەڵک نییە ئێمە دڵین ئەو کردەوەیەت خراپە کردەوەکەشت خراپە من ئابڕوو نابم من سترت دەکەم نصیحەتت دەکەم ئامۆژگاری دەکەم لە مینبەری پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیشی من ئەوەیە ئینشاءڵڵە تەوبە بکە بینی خۆت و خوا چاکە تۆ هەر برامی اینجا پێشتر ئەگە کەسێک زانی مامۆستای ئاینی تێڕا دەبینی دوو بە دوو لەگەڵ یادانیشێ بڵێ فڵان کەس وەڵی هەندێک سیفات لە جەنابتا هەیە تۆ زۆر سیفاتی باشت هەیە ئەوەت هەیە ئەو مەردایەتی ئەو پیاوەتی ئەو ئیمانداریە ئەو نامدەیە ئەو دیوا خانداریەت ئەو چاکە خوازیەت بەڵام وەڵی ئەم سیفەتت خراپە ئەو پیاوە مەمنونیشت دەبێ بەس دوو بە دوو نەیەڵی ماڵ منداڵی خۆشی پێ بزانێ هاوڕێیەکیش پێ بزانێت لە مەجلیس شاباسی نەکەی بەڵام هەندێک مامۆستای ئاینی ئەوە لە ناو مزگەوتا چاوم لێتە لەناو مزگەوتا خەڵک ئاوری بۆ داتە وەڵای ئێمە زۆرجار باوەڕکە ویستومە کاربەدەستانی حکومەت ڕەخنیان لێ بگرم کە سیرم کردو کاربەدەستێکی باڵا لە ناو مزگەوتەکەیا بووە وەڵی باسی حکومەتم نەکردو تومە کە دڵی کاربەدەستان خەڵک فەقیرە ئاوڕ بۆ ئەو دەداتەوە یە خۆ فەقیرە و دز نییە و گەندەڵ نییە و هاتوتە ماڵی خوا والله دوو جمعێکە وا باسیکە هەر نایەتەوە بۆ ماڵی خوا یعنی زۆر جەمڕاعەتمان کردو وەڵی جار هەبوو خەڵکانیە فکر چەپی تێدا بۆ لە مزگەوتە ویستمە باسی فکر چەپ و مارکسیەکان بکەم کە سەیری ئەوم کردو باسم نەکردو چکە هەموو خەڵک ئاوڕی بۆیە داتەوە بە ئاوڕی بۆیە داتەوە زان مامۆستا لەگەڵ دەوێتی ئەویش دڵی دەڕەنجێ تۆ لە جیاتی خەڵک بێنی بەرەو مزگەوت دەیتۆرێنی بەڵام کاکە عەبدولقادر تۆ عەرزم کردی بەخوا مامۆستایان یانیش هەر وەکو ئەو خەڵکە مرۆڤن و
بۆ چاک و خراپیش دەنا هەموو چینۆژێکا دەبێ هەسانێک کەسانێکیان هێنان بەڕاستی زمان زبرن زمانیان دەڵی شمشێرە لەسەر چێش خەڵکی فەقیر و هەژار کەسێک کە هاتە مزگەوت ڕووی کردوتە ماڵی خوا مامۆستای بەڕێزخۆ دیواخانی باوکرد نییە دیواخانی باوکی من نییە هاتۆتە ماڵی خوا لەوانەیە ئەو گوناهبارە بەیانی تەوبە بکات زۆر لە منی مامۆستایانی ئاینی لە لای خوا گەورەتر بێ ئێمە بەس ڕێگەی ئیسلاح و تەوبەمان لەسەرە نەبێ بە زمانمان وەکو کاک عەبدولقادر دوای چەند ساڵیش گرەی دڵی هەر نەکرێتەوە و مامۆستای ئاینی هەر یەکەمان لە تەمەنی گەنجێتی دەڕەن بێ ئەو هەڵەیەمان بەسەرا تێپەڕی بێ خوا لە هەموو لایەکمان خۆش بێت تۆش گردنی ئازاکە ئینشاءڵڵا دڵ و دەروونی خۆتی پێوە ناڕەحەت مەکە خوش لە قیامەتە لە جیاتی ئەو گردن ئازایە خوا پاداشت دەداتەوە کە عەبدولقادر ڕەنجی تۆ بە خەسار ناڕوە دڵ ناڕەحەتیەکانت خوا قەرەبوت بۆ دەکاتەوە خات و ڕووخۆش دڵێ نوێژی سونەت خوشکەکەم دوور کە سنەتی پێش نوێژی بیانی قەت مەفۆتێنە کە نوێژی بیانی تو سنەت مەکە هەتا نوێژی چێشتەنگاو دەکەی دوور کە سنەتی پێش نوێژی نیوەڕۆ بکە دوور کە سنەتی دوای نوێژی نیوەڕۆ بکە دوور کە سنەتی پێش نوێژی عەسر هەیە ئەگەر بیشیکەی بە چوار من صلى قبل العصر 4 ئتر ئەوە رحمه الله ورحمتي خوا لو كسبه جن بيان بيابه كصلى قبل العصر 4 رحمتي خوا دعاء پیغمبر صلى الله عليه وسلم بو او كسي 4 دور كات كو سلام دو دور كات سنتي كي بيج نرجع عصر يشكا اگر هل بون نكلا دوان كا دوای نرجع عصر سنت مكه حتى ده سي بيج مغرب كبانغي مغربي ده دور كات سنتي بيج نرجع مغرب كا سياركاتي فرضكات ك دور كات سنتي دوای مغربي يشكا دور كات سنتي بيج نرجع عشاء مان هيا اگر بانغي عشاء ده دور كات سنت بك نوێژی عیشاکەت بکە دوور کات سونەت بکە و ئەمجا دوای وەترەکانی کەشت بکە نوێژە سونەتەکان ئاسانن ڕوون و ئاشکران کە بۆم باس کردی خوای گەورە هیدایەتمان بدە نوێژ و تاعاتی عیبادەتی هەموو لایەق قبوڵکە کاکە محەممەد وتی عەمەلیاتێکمان هەیە چاوی عەمەلیات دەکرێ یا ڕەبی چاوی نەخۆشەکەتان ڕۆشن بێ کاکە محەممەد خوای گەورە شیفای بەخێری بۆ بنێرێ یا ڕەبی خوا شیفا بۆ هەموو نەخۆشەکانمان بنێری ئەوانەی کەوا بەرەو عەمەلیات و نەشتەرگەری دەڕۆن ئەوە دواناڕەحەتی نەخۆشییان بێ و ئینشاءڵڵە کە لە نەخۆشخانە هاتنە دەرەوە هەم ئەم نەخۆشە بە چاوی ساغ و بە سەلامەتی هەم نەخۆشەکانمان بە دڵخۆشی و تەندروست باشی بێنە دەرەوە خوا شیفای نەخۆشی هەموو لایەک و جەستەی هەموو لایەکمان بدە کە هەر نەخۆشیەکمان هەیە خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە پاداشتی بە خێری جەنابیشتان بداتەوە خوا ڕەحم بەو خوشکە باشەشم کە کە نامەکەی نووسیب و تەوەری ئەم جارەمان لەسەر پێشکەش کرد انشاءالله سەبر بگرە ڕوو دەخوا بە منداڵەکان لەسەر پەروەردەیەکی ئیسلامی و ئەهلی مزگەوت پەروەردەکە ئەگەر کچن بە حیجاب پەروەردەیان کە بیان نێرە مەدرسەی قورئان خوشکە باشەکەم ئامۆژگاری دەکەم وەکو برایەک ئینشاءالله بڕۆ بەشداری خولەکانی فێربوونی قورئان بکە قورئان بەهاری دڵانە شیفای دڵ و دەروونە شیفاء لما فی الصدورە لە جیاتی هێندە دانیشی تووشی نەخۆشیە دەروونیەکانیش دەبی بیان سپێرە بە خوای گەورە تۆڵی مەزلوم لە زاڵم دەکاتەوە هەر کەسێک بێ بەڵام خۆت پەروەردەکە هەم پەروەردەی ئیمانیت فێربوونی قورئان لە سنتەرەکانی فێربوونی قورئان لەو دەرس و دەور و مزگەوتانی کە دەرس و دەوری تێدا لەو بنکانی کە دەرس و دەوری ئیمانی تێدایە ئینشاءالله هاتوچۆی کەسە باشەکان بکە لە خەمەکان بە دوور دەبی تووشی نەخۆشی دەرونی نابی و خەمەکانت لەسەر سووک دەبن ڕووکردنە مزگەوت و ماڵی خوا ڕووکردنە خزمەت قورئان ذیکر و تەسبیحات ئەستەغفر الله لا حول ولا قوة إلا بالله سڵاوەتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم شیفای دڵ و دەرونی هەموو کەسێکی پێوەیە هەر خەمێکت هەبێ هەر گرفتێکت هەبێ یا ڕەبی خوا خەم و گرفتمان لەسەر لابە لە ڕێگادا لابە خوا برایانی کۆنتڕۆڵ ئەو برایانش کە لەم بەرنامەدا لەگەڵماندا بەگشتی ئامادە بوون و پێمانەوە ماندوو بوون خوا پاداشتی هەموو لایەک بداتەوە بە خوای گەورەی میهرەبانتان دەسپێرم کە سپار دەزاناکە تا پرۆگرامێکی تر و بەرنامەیەکی تر بە خزمەتتان شاد دەبینەوە بەخواتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه